ئێمە بە خۆشحاڵیەوە کە لە مانگ 11 ئەنجومەنی پەیمانگە پرۆژەیەکمان بەرز کردەوە لە ناوم پرۆژەیە ئەم فیستیڤاڵی تیابوو کە پەسەندەی سەرۆکایەتی زانکۆ بەڕێز دکتۆر وشارمان وەرگرتووە تایبەت بە کار و چالاشەکانی پەیمانگا و ئەو ئیشانەی کە لە ناو تاقیگەکانمانە خوێندکاران بەرجەستەی ئەگەن بیرمان لەوە کردەوە ئەم بەرجەستە بوونە تێکەڵاوی خەڵک و دام و دەستگا حکومەکان بێ کە ئەچێتە بواری پراکتیکەوە لەگەڵ بازارە لەگەڵ دام و دەستگاکانە کە پێویستیان بەم جۆرە پرۆژانە ئەبێت. یەشێک لەو پرۆژانە بۆ نمونە برەودانە بە بواری قارچک، برەودانە بە بواری دیزاین کە ئێستا بێگومان هەمومان نەزانین کە لە شاری سلێمانیا کۆمەڵێ پرۆژێ هەیە لەو سیتیانەی کە دروست دەکرێت بە تایبەتی لە ڕووی سەوزاییکردنەوە لە ڕووی ئەو ڕێنمایانەی کە سەوزایی پێزیا ئەکرێت کە چۆنێتی دەرخستنی ئەو نەمامانەی کە دانێ بە شێوەیەکی جوان بەرجەستە بکرێت. ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ هەموو خوێندکارانی کە بەشدارن لە ناوم پەیمانگایە. بەرهەمی خوێندکارەکان بەڕاستی کردوان بە پرۆژەیەک و ئێستا لێرە بە چەند پرۆژەیەکی جیاواز بەپێی ئەو بەشە زانستیانەی کە هەمان هەمیان بەشدارن. هەڵبەت ئێمە لە پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ لە 5 بەشی سەرەکی پێکهاتووین کە بریتە لە تەکنیکی ڤێرتەنەری، کاژێری ئەلیکترۆنی، دیزانی باخچەکان، کشتوکاڵی داپۆشراو، زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆری لەگەڵ بەشی کشتوکاڵی داپۆشراو. هەر یەک لەم بەشە زانستیانە ئەو مامۆستا بەڕێزانەی کە سەرپەرشتی و وانەکانیان وتۆتۆ لەگەڵ خوێندکارەکانە ئەو پرۆژە زانستیانەی کە هەیەە ئەمڕۆ پێشێشیان کردووە و هەمی پرۆژەی گرنگن بەڕاستی پێویستە کات ئاوڕێ جددیان لێ بدرێتەوە لەبەرەوەی کە خوێندکارانی ئێمە هەم یعنی هیچ شتێکیان کەم نییە لەگەڵ خوێندکارانی وڵاتەکانی دەرەوە هەمیان خاوەن بەهرە و توانای گەورن لەبەرەوە پێویستە کات دەستیان بگرین و ئێمەش بیان خێنە سەر و ڕێچکەی کە خۆیان هەیەنەوێت.